باس لە مامەڵەی دروست دەکەین لەگەڵ ئەو کارگوزەرانەی کە بەردەوام لە هەوڵی پاکردنەوەی ئەو ژینگەیەدان کە ئێمە ژیانی تیا ئەکەین بە پاکترین شێواز ئێمە ژیان لە ژینگەکە ئەکەین بۆ ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین بابزانین پێویستە مامەڵەی دروست بە چ شێوازێک بێ بە تایبەتی لە کاتێکا کە لە گەرما و سەرمایە ئەم کارگوزارانە لەسەر شەقامەکان بە تایبەت شەقامەکان پاک ئەکەنەوە گەرمایەکی زۆر ئەچێژن سەرمایەکی زۆر ئەچێژن ئێمە لەناو ئۆتۆمبیلەکانی خۆمانەوە ڕەنگە زۆر هەست بەم بابەتە نەکەین پێویستەکە چۆنچۆنی ڕێزیان لێ بگیرێ پێویستەکە چۆنچۆنی ئەوان لە پای ئەو بابەتە جوانەی کە پێشکەش بە ئێمە یەکەن ئەو خزمەتە جوانی پێشکەش بە ئێمە یەکەن ئێمەش بە ڕێزگرتنێکی وا وەڵامیان بدەینەوە کە کەمێک لە ماندووبوونەکانیان تا ڕادەیەک بڕەوێتەوە بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە گفتوگۆیەکی چڕوپڕ بکەین میوانداری بەڕێز لە نیە ئاریانمان کردووە کە بەڕێزیان لێپرسراوی ڕێکخراوی ژینگە دۆستی سویدین ئۆفیسی لە سلێمانیە بەخێر بێ خاتو لە نیا سڵاو دەبێت خاتو لە نیابە هەر لەوە دەست پێ بکەین مامەڵەی دروست پێویستەکە چۆنچۆنی بێت لە کاتێکا تۆ ئەم کارگوزارانە ئەبینی بە شێوازێکی ماندوو لە ناسانە بەردەوام ناو شارمان بۆ پاکەنەوە شەقامەکان پاکەنەوە گوێ بە سەرما و گەرما نادەن مامەڵەی دروستی هاوڵاتیان پێویستە چۆنچۆنی بێ بۆ ئەوی کە تۆ پیشانیان بێ کە تۆ زۆر بە هیلاکی و بە ماندووبوونەکان ئەزانی ڕێزێکی زیاتر پێویستیان پێ ببەخشی دەستان خۆش بێ ماندوو نەبن بۆ ئامادەکردنی ئەم بابەتە گرنگە هەڵبەتە من وەڵامی پرسیارەکەت بە پرسیارێک ئێمەوە ئایا ئەم پیشەیە نامۆیە پاکردنەوەی سەرجادەکان پاکردنەوەی ژینگە ئیشێکی نامۆیە نامۆتر لە مامۆستایەتی کە خزمەت بە قوتابیانەکە نامۆتر لە پزیشکەکان کە خزمەت بە نەخۆشەکە نەخێر چونکە ئەمی ژۆرێکە لە پیشە خزمەتکردنە بە ژینگە ئەگەر ئەرزش و پیرۆزی زیاتر نەبێ کەمتر نییە کەواتە کاتێ باسی مامەڵەی دروست دەکەین لەگەڵ ئەم جۆرە کەسانەیە دروزینە سەر ئەوەی کە کاتێک ئەگەر بۆ نمونە باوکی خۆم برای خۆم کەسێکی خۆم عزیزێکی خۆم هەمان ئەم پیشەی هەبێتی ڕێز و تەقدیرەکە ناپێ زیاتر بێت لەوەی کە مامەڵەیان بەرامبەرەکەین بەزگرتن و مامەڵەکردن بەس لەوە دەست پێ ناکە کاتێکە منەچمە سەرجادە وشەیەکی نەشیا و مامەڵەیەکی نەشاویان بەرامبەر نەکەم ئەو هاوکاریەش ئەگرێتەوە کاتێ من لە ماڵەکەی خۆما خاشاکەکە کۆکەمەوە نەبێتە ناڕەحەتی بۆ ئەوان خاتون باشتر شارەزای زیاتر خانمان بەرپرسن لە کۆکردنەوەی خاشاکی ناوماڵ کاتێکە من لە ماڵەکەی خۆمام ئەو پاژماوانی لە خۆراکەکەم ئەمێنێتەوە شلەمەنیتیایە هیچ مەجبوری من بیخەمەنە ئەو خاشاکە کە ئەم بەڕێزە ناچارە هەڵێ بگرێت و ناڕەحەتی و بۆنی ئەم خاشاکە بچێ بەسەریە ڕاستە خاشاک پیسە بەڵام خانمانی بەسەرەکان هەموو وا بیرەکاتەوە هەموو وا بیرەکاتەوە بۆ شێوازە مامەڵەیان لەگەڵا بکات کاگاری کەسەکان جیاوازن بیرکردنەوەکان جیاوازن وای ئیجتیماعی بەداخەوە لە کوردستانە بە تایبەتی و لە عێراقا بەگشتی زۆر نزمە لەسەر ئەم بابەتە بۆچی چونکە پێمان وایە کێکە لە پلەی پزیشکیا بێ زۆر گرنگە و زۆر ئەبێ ئەحتیمامی پێبێ کەسێکە لە پلێکی بۆ جۆرەیە بێ نەخێر ئێمە ئەبێ بە هەموو شێوەی پیشەکان بە یەکسانی ببینین چکە لە کۆتاییە هەمومان پێکەوە خزمەتەکەین لە شوێنە جیاوازەکانە تا کوردستان بەرەو باشتر ببین کاتەمە جۆرێکە لە پیشە ڕێزگرتنی فەرزە زۆر باشە جا هەر لەوتەکانی ئاری ئاماژەی بۆ کرد کە هەر دەستپێک خاتوونەکان پیاوەکان لە ماڵەوە کە خاشاکەکە کۆئەکەنەوە بە شێوازێک کە زۆر نەبێتە بێزاری بۆ ئەوان یعنی کەمێک وەکو یارمەتیەک وابێت تۆ بەڵام ئەوان خوان ئاگادار نین یارمەتیان بە پێویستەکە چۆنچۆنی بێ ئەمە بەڵێ پرسیارەکە زۆر جوانە بۆ نمونە من لە ماڵەکەی خۆمەوە دەست پێکەم لە ستێپی یەکەمەوە دەست پێکەم ئیتر ئاخیرەکەی خۆی حلە بێ کاتە من لە ماڵەکەی خۆمام ئێستا لە کوردستانە بە شێوەیەکی گشتی ڕیسایکلکردنی پلاستیک لە لووتکایە واتە هەنێک لە مادەکانی تر هەنێک لە خاشاکەکانی تر هێشتا نەگەیشتوەتەوە حەدی ڕیسایکل بکرێت بەڵام پلاستیک ئەکرێت کاتە لە ماڵەکەی خۆمە ئەو پلاستیکی بەکاری هێنم جێی بکەمەوە ئەو ئەندامە بەڕێزانی کە کارەکەن لە معاملەکانی ڕیسایکلینە بیگەنمە دەستی ئەوان خۆیان یانوەریشی ئەگرن ئەمە بشە لە خاشاکەکەم پاکردەوە لە پلاستیک جاوەرە مامەڵە لەگەڵ ئەمەی ترا بکە بەشێک لەو خۆراکانی ڕۆژانە بەکاری هێنی ئێمە ئەتوانی سوودی لێ ببینین بۆ کۆمپۆز واتە بۆ سوود وەرگرتن لەو نەمامانی کە لە ماڵەکانمانە دامان ناوکو پەیینێکی سروشتی ئەمە بەشێکی تر لە خاشاکەکەم لێ کردەوە کەواتەوەی ئەمێنێتەوە شتێکی وانە ئێمە توانین ڕاستە خاشاک بە شێوەیەکی گشتی پیسە بەڵام خانمانی بە سەلیقە توانن بە شێوەیەکی پاک خاشاکەکەی هەڵبگرێ تام کەسی کە خۆڵ و خاشاکەکە ئەگوازێتەوە بۆ شوێنێکی دیاریکرای خۆی ناڕەحەت نەبێ بەو پیسەی کە لە خاشاکەکەیە هەیە بەم شێوەیەوی ئاگار لە خۆت بێ
تۆ ئاگدار نیت ویستی شە لەسەر نییە بەڵام دەرونی کەسێک ناخۆشەکەی تەندروستی کەسێک نەخۆشەکەی لە هەندێک وڵات بۆ ڕێزگرتن لەم کارگوزارانە یعنی باس لەوا کرێت وەکو بەسترین پیشەش تەماشاکرێت تەنانەت باس لەوا کرێت هەندێک وڵات بڕوانامی زۆر باشیەوێت تا بچیتە ئەم پیشەیەوە بۆی هەست بۆکی کە ئەم پیشەی ئەوەندە پیرۆزە ئێم ڕێزمانێ هەموو پیشەکان لای ئێمە وەکو یەک وایە بەڵام بۆ زیاتر دەمانێت باسی ڕێزەکە بکەین. ئێمە یعنی زۆر نمونەمان باس کرد لەگەڵ هاوکار مەژینە کە ئەم تەوەرەماندانە بیرمان لەوە کردەوە کە کەسێک شەقامێک پاکەکاتەوە خەریکی گسەگانێتی تۆ لە بەردەمیا پارچەیەک فڕێ شتێک فڕێ ئەمە جۆرێکە لە بێڕێزیکردن بەرامبەر بەو ئەم ڕێزە لە شوی یعنی لەکەیەوە دروستە بێت لەکەیەوە دروستە بێت لە پەروەردە یعنی لە قۆناغەکانی سەرەتایەوە ئەتوانین وایان تێبگەینین کە ئەم کەسانە کەسانی پیرۆزی کۆمەلگان لە پلەیشی بەرزی پاکڕاگرتنی کۆمەلگادان لێەوە دروستە بیان کەسانێک هەیە گەیشتۆتە تەمەنی غەڵە وڵای خۆ تازە ماوا فێر بوون هەندێک دەستەواژی زۆر سیر بەکارهێن لە بەرامبەریان چۆن ئەمە هاوسەنگکەینەوە پرسیارەکەت بە تایبەتی بەشی کۆتایی ڕێگەی بوو کە ئەمیز بزەوێت کاتێک کە تۆ پێت باشە کە دارێک ڕێک دەرچێت پێویستەکە لە نەمامیەوە بیبەستیتەوە کە گەورە بوو خواردبوو بە منتۆ ڕێک ناکرێتەوە کەواتە پەروەردە هەستیارترین خاڵی ئەم بابەتەیە مناڵ کاتێکە مناڵە مێشکی خاوێنە ئەتوانی هەشتێکە خۆ دەتەوێت لە پەڕی سپی مێشکیا بینوسیتەوە کەواتە و کاتی کە لە تەمەنێکی دیاریکراوە پێویستی بە فێربوون ئەبێ فێری بکەی ئەم پیشەیەکی پیرۆزە هیچ جیاوازیەکی نیە لەو پیشانی کە خەڵک شانازی پێواکە بگرە پیرۆستریشە چونکە ئەو ژینگەی تۆ تایە ئەژیت لە کۆتایی سەبەتەیەکە وەکو وایە هەمومان هێلکەیەک بین و لەناو سەبەتەیەکا بین ئەگەر قەرارم سەبەتەیە بکەوێت هەمومان بێکەوە ئاشکەین کەواتە مادەم ئەم ژینگەکە بۆ هەمومان پاکەکاتە پیرۆسترە لەو پیشانی تر کە چاوی لەکەین و سێریەکەین فێرکردنی ماڵ بناڵ بم دەستەواژەیە گرنگە کاتێکە گەورە ئەبێ ئەبێتە کارمەندی حکوومەت ئەبێتەوە کەسانی کە پۆستی بەدەستا وڵات بەڕێوە ئەبا بم ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی بڕاتە پێشەوانێ وڵات جۆرێکی ترەگۆڕە زۆر باشە بابێنە سەر خاوەن کۆمپانیاکان کە ڕەنگە زۆربیان بەرپرس بن لەو کارگوزارانەی کێتە نێو هەرێمی کوردستانەوە ڕێزگرتنی ئەوان پێویستە چۆنی بە پێویستە ئەوان چۆنی مامەڵەی دروست لەگەڵ ئەم کارگوزارانەیە بکەن چونکە بەداخەوە ئارین زۆربەی کات لە کاتی گواستنەوەیانە کە ئەیان بینم یعنی حتا ئۆتۆمبیلێکی تایبەت بخۆیان بۆ دابین نەکراوە زۆربەی کات مجموعەیەکی زۆریان لە پشتی سارەکانی کە پشتیان بەتاڵە زۆرتر لەوانەیە یعنی ئەگوازرێنەوە پێویستە مامەڵەی دروستی ئەمان چۆنی بۆ ئەوەی ئەگەر هاتوو هۆشیاریەکە بەڕادەیەک نەبوو بە دڵی ئێمە و بە دڵی ئەوانیش نەبوو تا ڕادەیە خاوەن کۆمپانیەکان دڵیان بدەنەوە کەمێک یعنی ئەوەنە حەقیان پێ بدەن کە زۆربی لەم بابەتەش نەکەنەوە کاتە مافی ئەم جۆرە کەسانە لە دەستی دوو تەرەفایە یەکێکیان هاوڵاتیانە کە ئەبێ باسمان کە چۆن ڕێزیان لێ بگرن یەکێکیان خاوەن کارەکانە ئەگەر هەر باسی ئەم پیشەیەش نەکەم هەر خاوەن کارێ هەر بەڕێوبەرێ دوو مافی لەژێر دەستە کە بیا بە کارمەندەکەی ئەو کەسێکە لەژێر دەستی ئەوە ئیشەکە موچەکەی کاتی کارکردنی ئەمە بێجگە لەو ڕێزەی کابێ تعاملی لەگەڵی زۆر باش بێ لە ڕووی موچەوە درێغی لێنەکە لە ڕووی کاتی کارکردنەوە زیاتر لە کاتی خۆی کاری پێنەکە لە پاڵ ئەوەیە پێویستەکە و جەنابەت باسە کرد ڕێز لە کەسایەتی ئەم مرۆڤە بگیرە لانی کەم ڕێگەیەکی هاتوچۆکردنی تایبەت بەم کەسانە هەبێ گواسەرەوەیکی باشە بێ بەم کەسانە کاتی ناخواردنیان جۆرەها شتی تر کە نەفسیە مرۆڤ فێ مرتاحە کە ئمە ڕەنگە کەڕووکەشی شتێک ئەبینی زۆر بیر نەکەینەوە شتەکە چۆنە بەڵام کاتێ مامەڵەی دروستی لەگەڵ ئاکەی دەرونیان ئەم کەسە دروست دەرەچێت تەندروستیان ئەم کەسە دروست دەرەچێت هەر نێتەوە ڕێگەزێکیش بیانی زە لای خۆشمان بەداخەوە دیاردەیە پێیا بووە زۆرێک لەو کرێکارە بیانانی کەێنرێت هارین کوشتەمەڵە خۆلەنەوە خۆم نییە کەیفی خۆی دێ هاتۆ لێرە ئیشەکە زۆر دەستەواژە بکارێنێ بۆ ئەمانە بە مامەڵەکان چۆن بەر خۆی نەخۆشیە بنەڕەتەکە ڕەگەز پەرستێکێکە لە ئێمە هەیە کاتێککە کوربیری کردەوە ڕەگەز جیاواز بێ نابێ ئاین جیاواز بێ نابێ ڕنگ جیاواز بێ نابێ خۆدەمی خۆشمانەکەی نۆڵێن و کوردی ئەمە ڕەگەز پەرستی نازانین ئێمە میوان دۆستی بەڵام کێتە سەر ئەرزی واقع وانی کاتە نەخۆشیە بنەڕەتەکە لە دەروون ئێمە دەروونمان نەخۆشە بۆچی کە ڕەنگی جیاواز بێ نابێ ئەبێ ئەویش مرۆڤە بگرە زیاتریش مافیە کاتە لە وڵاتەکەی تۆیان میوانە کەواتە بێ تۆ هەر بە شوێنە گەشتیاریەکانە پیشانی وڵاتانی دەرەوەی نای کە من وڵاتێکی زۆر باشم بەڵام وڵاتکردن لەگەڵ کەسەکان کە گەشتیارم بۆ وڵاتە پیشانی ئەی کە تۆ چۆن دیموکراسی بیرەکەیتەوە تۆ دیموکرات نیت ئەمە پیشانی تاڵە کێشە لە بیرکردنەوەیە نە کێشە لە ناوەڕۆکانی بۆ ناگەر بێت و ئێستا موچەی ئەو کارگوزارانە زیاد بکەی بیکەی بە بەرزترین موچە لە هەرێمی کوردستان پێمە بە ساڵێکی ترە وەختە هەموو زانکۆ هەڵای بووە بۆ پیشەیە وایە کێشەمان لە بیرکردنەوەکەی یان زۆر جار بۆ ئێمە نمونەیەشم هێنایەوە بەهادان و جۆی مەعیشەتیش
ناوەڕۆکێکی تر بۆ کێشەیە دروستەکە؟ کاگاری هەچ کاتێ لە وڵاتێکە پارە ئەولەویەت بوو ئەتوانی بە پارە کێشەکە چارەسەکەی حتا کاتێککە پلاستیک خەڵک پێی ئەڵی تکایە من یم لێشت وەرەگرم ئەی بم بۆ ڕیساکردنیش بەس جای کەرەوە نایکە بەڵام کە لە بەرامبەر بەرامبەرە بڕێک لە پارە یایەت ئەیکا کەواتە کاتێککە تۆ بۆ نمونە پزیشکیت کردو بە بەرزترین پلەی پارە وەرگرتنی مادیەن لە بەرامبەرە طبعاً دەرەجەی زۆری ئەوێ لە زانکۆکانە زۆری ویست لەسەر ئەبێ بەڵام کاتێک ئەمەش ئەرزشتدایە نرخی خۆیدایە لە وڵاتی ئێمە مادەم بەپارە بکرێ ئەو کاتە حتا لە زانکۆکان و کووتێ بەشی بۆ جیاکرێتەوە بۆی بخوێنی هیواین ئەرزشی هەبێت و موچەیەکی زۆر کەمیشانە بەڕاستیەکەمان دەکەسان ئەم قسەم لەگەڵ کردووە هەیەنان موچەکەی زۆر محدودە زۆر کەمە زۆر سپاس بۆ تۆ خاتوو لە پسا و ڕێکخراوی ژینگە دۆسی سویدی ئۆفیسی سلێمانی سپاس بۆ تەکان بەوای ئەم دەرفەتە کورتە جۆرێک لە بیرکردنەوەمان و تێڕوانیمان بەرامبەر ئەو کارگوزارانە بگۆڕێت